و توێژەکانمان و پرسیارەکانمان ئاڕاستی میوانەکەمان شەماڵ ڕەسوول بەڕێوەبەری سایلۆی ڕاپەڕین لە ڕانیا ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک شەماڵ سڵاو لە بێبەیانیت باش. سەرەتا هەر لەوە دەست پێ دەکەم باسێکمان لە ڕۆژشوێنەکان و ڕێکارەکانی وەرگرتنی گەنم لە سایلۆی ڕاپەڕین بۆ بکە بزانین ئایا هیچ جیاوازیەکەی لە 4 ساڵانی ڕابردوودا یاخودنا. سات و بینێران سپاس بۆ ئەم دەرفەتتان. دیارە دەرگای سایلۆمان بەڕووی جوتیاران کراوەتەوە لە دەی شەشەوە پرۆسی بە بازارکردنی گەنمی جوتیاران دەست پێ کردووە لە سایلۆی ڕاپەڕین لە سنووری ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین. بۆ ئەم ساڵیش وەکو ساڵانی ڕابردوو بەرنامەیەکی پێشوەختە دانراوە بە سەرپرشتی زۆر بەڕێز سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین و جێگیری بەڕێزیان و قایمەتە بەڕێزەکانی ڕانیە و پشدەر و تۆوانراوە بەرنمەیەکی ڕێکوپێک دابنرێت بۆی وەکو ساڵانی ڕابردوو بتوانرێت پرۆسەکە بە شێوەیەکی ڕێکوپێک و بە جوانی بەڕێوە بچێت. گرفتی سەرەکیمان بۆ ئەم ساڵ کەمکردنەوەی ڕێژەی وەرگرتنی گەنمە لە تەواوی کوردستان و سایلۆی ڕاپەڕینیش دیارە ئەو پشکی سەرەکی بەرکەوتووە کە نزیک بە نیوەی ئەو گەنمانەی کە پار ساڵ و ساڵانی ڕابردوو وەرمانگرتووە بۆ ئەم ساڵ کەم کراوەتەوە. بەڵێ باست لەوە کرد کە ئەم ساڵ گەنم کەمتر وەرەگیرێت، یعنی نەک لە ڕانی و لە ئیداری ڕاپەڕین لە هەموو کوردستانە. هۆکارەکەی ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ ینی جوتیارێکی داماو کە ساڵێکە خەریکی بەرهەمەکەیەتی، خەریکی زەرعاتە و خەریکی ئەوەیە کە گەنمەکەی بەرهەم بهێنرێ، ئێستا لە سایلۆکانە لی وەرنەگیرێت و حکوومەت لی وەرنەگرێت چی لێ بکە؟ ینی هۆکاری وەرنەگرتنەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ وڵی کاک کۆسەر دیارە ئەو بابەتە ینی دوولایەنەیە بەڕاستی زیاتر پەیوەندی بە حکوومەتی فیدراڵەوەیە کە زۆر ئارەزوومەند نییە لە وەرگرتنی گەنمی تەواوی جوتیاران. ئەگەر ناجوتیار ینی فەرقی چییە لە سنووری سلێمانی بێت یان لە بەغدا بێت یان لە بەسڕە بێت، زیاتر ڕەبتی بە حکوومەتی فیدراڵەوەیە کە ئارەزوومەند نییە لە وەرگرتنی گەنمی تەواوی جوتیاران. ئەوە خاڵێکیان، خاڵێکی تریشان هەندێک ڕێکاری ئیداری هەیە کە ئەوەشان لەوانەیە زیاتر ڕەبتی بە هەرێمی کوردستانەوە ببێتە سەبەبێک کە گیانوویە کە بەغدا تەواوی گەنمی جوتیاران وەرنەگرێت. باشە کاک شەماڵ ئەو سایلۆی کە شتی ئەو دوو خاڵەیە. بەڵێ کاک شەماڵ ئەو سایلۆی کە لە جەڤەری ڕاپەڕینەیە توانای وەرگرتنی چەند تۆن گەنمی هەیە؟ بڵێ دیارە سایلۆی ڕاپەڕین ساڵی 2017 ئیستیلام کراوە و تەواو بووە و دەست بەکارەکانی کردووە و فەرمانبەرەکانی بە تەواوەتی میلاکی خۆیەتی وەسەر بە وەزارەتی بازرگانی شتسازی حکوومەتی هەرێمی کوردستانە و تواناکەی 16 سایلۆمان هەیە کە قەبارەی هەر سایلۆیەک 2500 تۆن گەنم دەگرێت. کۆی گشتی 40,000 تۆن گەنممان دەبێت ئینشاڵڵا و 40,000 تۆن گەنم دەگرێت و زایدەن 4 مەخزەنیشمان هەیە کە ئەوانیش دەتوانرێت لێ سەدە سوودیان لێوەربگیرێت بۆ وەرگرتنی گەنمی جوتیارە. باش مادام لەگەڵ سانە دەستان بۆ بابەتە کرد کە چەند تۆن وەرەگیرێت و چەند سایلۆ هەیە، باسێکی ئەوەشمان بۆ بکە ئەو سنوورانەی کە لەژێر دەسەڵاتی ئێوەیان یاخود ئەو جوتیارانە کام ناوچانن لە ئیداری ڕاپەڕین کە ئەتوانن گەنم بۆ ئێوە بێنن. ئەنجا ئەگەر بنمونە بێت و شوێنێک کە سەر بە ئیداری ڕاپەڕین نەبێ ئاسایی ئەتوانێت گەنم بێنە لەوێ ئێوە گەنمەکەی لێوەربگرن و لە سایلۆیە دای بنێن؟ بەڵێ دیارە سایلۆی ڕاپەڕین تابەتمەندە بە وەرگرتنی گەنمی جوتیاران لە سنووری ئیداری سەربەخۆی ڕاپەڕین کە بە هەردوو قەزای ڕانیە و قەزای پشدەر دەگرێتەوە و زیاتر لە 7 بەشی کشتتوکاڵیمان هەیە لەو سنوورەمان کە 3 دانیان لە سنووری پشدەرە و 4 دانیان لە سنووری پشدەرە و 3 دانیشان لە سنووری بیتوێنە بە پێی ساڵ دەگۆڕێت. کاگێ کۆسەر ئێمە ساڵانی ڕابردوو توانیمانە گەنمی سنووری سلێمانی ژوەر بگرین بە ناحەی بنگرد و ناحەی خدران
و خەلەکانیش ناحەیە خەلەکانیش بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەوەی یان پار ساڵ بەهۆی ئەوەی کە ئەو ڕێژەیە کە بۆ سنووری ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین دیاری کرا بوو زیاتر بوو لە توانای وەرگرتنمان کە بە نزیک 40,000 تۆن گەنم بووە نەمانتوانیوە گەنمی جوتیارانی خۆشەویست لە سنووری ناحەی بنگرد و خدران و خەلەکان وەربگری. باشە کاک شەماڵ ڕەنگە وەکو تۆ ئاماژت بێدا تەنانەت جوتیارانی دەڤەرەکەش نەتوانن تەواوی ئەو بڕەگەنمەی کە بەرەمان هێناوە لیان وەربگیرێ. ئەی ڕێشوێنەکان چین بۆ جوتیاران بۆەوەی ئەو بڕەگەنمەی بۆ نمونەگەر 20,000 تۆنی بەرهەمهێنابێت ئێوە 10,000 تۆنی لێ بکردنەوە ئەو 10,000 تۆنی تر چی لێ دەکات یاخود بە چ میکانیزم و بە چ ڕێگایە گوا دەکرێت کە جوتیاران زەرمەند نەبن. بۆ خۆی ساناخان ئەو بابەتە تۆزێک ینی زیاتر هەڵدەگرێت لەوەی کە ئێستا بە تەواوەتی تەفاسیری بدەمێ و بڵم چارەسەر بەو شێوازەیە بەڵام بۆ ئەم ساڵ دەکرێت ینی لە سنووری هەر لە سنووری سلێمانی لە سنووری گەرمیان لەوانەیە پشگیری کشتتوکاڵ زیاتر بێت لەو ڕێژەیە کە بەردەستە بۆیە دەکرێت ینی سوود لەوە وەربگیرێت پشگیری کشتتوکاڵ لە ناوچەکانی تری سلێمانی نەقل بکرێت سەبارەت بە پرسیاری دووەمی کە کۆسار کەوتی دەتوانن گەرمی جوتیاران لە سنوورەکانی تر وەربگیرێ بڵێ ئەوە ڕێکاری ئیداریە ئێمە کە بتوانین جێگەمان هەبێت و ئەوانە بتوانین وەربگرین جوتیارێک لە سنووری گەرمیانە دەتوانێت پشگیری کشتتوکاڵەکەی نەقل کات بۆ سنووری ڕاپەڕین لێرە ڕێکارە ئیدارەکانی بۆ بکرێت و بتوانێت گەنمەکەی لێرە لە سنووری ئێمە تەسلیم بکات. باش کاک شەماڵ ماوەیەک هاوڵاتیان گلەی ئەوەیان نەکرد ئەیانوت ناو سایلۆکان ستاندارد نین هەڵگرتنی گەنم بە شێوەیەکی ستانداردەم گەنمە هەڵ ناگیری یاخود پاک و تەمیز نییە لە ڕۆی تەندروستیەکەەوە گرفتیان هەیە پێمان بڵێ لە سایلۆی ڕاپەڕین بە شێوەیەکی ستاندارد ئەم گەنمە لە جوتیار وەرەگیرێت و لەوێ چۆنەڵی لە مەخزەنە دابنرێت تاکو ئەوەی کە لە لای ئێوە دەرەچێت و ئەڕوا بۆ مەحمەل و بۆ شەریکاتەکان هیچ ڕێو شوێنە تەندروستیەکان ئەگیرێتە بەر تا چەند هاوڵاتی دڵنیا بێت لەوەی کە لە ناو ئەم سایلۆیانەیە گەنم بە شێوەیەکی پاک و تەندروست هەڵەگیرێ. بەڵێ بۆ ئەم بابەتە بابەتی تەندروستی ئێمە ینی گرنتی تەواو دەدەین بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو گەنمانەی کە لە سایلۆکانی سلێمانی بە تایبەتی هەیە چونکە پێشتر سلێمانی تەنیا خاوەنی یەک سایلۆ بوو بەڵام ئێستا زیاتر لە 5 سایلۆ لە سروونی سلێمانی هەیە و هەموو مەرجە تەندروستیەکانی تێدایە و هیچ گەنمێک لە دەرەوە نییە بڵێ پیس دەبێت یان نەوعەن ما ئاژەڵ دەچێتە ناوی بۆیە گەنمەکان بە تەواوەتی ینی ساغن تەندروستن هیچ ئیشکالێکیان نییە و هەر بەنزێک بە تەواوەتی ینی ڕێکاری پێویستی بۆ دابین کراوە لە ڕووی سەلامەتیەوە و هەروەها لە ڕووی کوالیتیش و هەڵگرتنیشەوە بە نمونە ئێستا ئێمە لە سنووری خۆمان لەو سایلۆی ئێمە تقریبا زیاتر لە 30,000 تۆن گەنمی پارساڵمان ماوە چۆن توانیمانە بیپارێزین ینی هەموو سایلۆمان بۆ ڕوون کەرەوە کاک شەماڵ ینی تایبەتمەندی تایبەت بەخۆیە ڕێژە زۆرە کە ماوەتەوە چۆن هەڵگیراوە تا ئێستا ئەو شوێنەی کە ئەو گەنمەی تا هەڵگیراوە بۆ پلەکانی گەرما بۆ لە ڕووی کەش و هەواوە ئەمانە هیچ کاریگەریەکێ بێ لەسەر ئەو گەنمە و 100% کاگ کۆسار یادی ئێمە لە هەر سایلۆیەک و برادران دەتوانن دواتر تەسویرێکی جوانی بکەن بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵنیایی بدرێت کە ئێمە یان هەر سایلۆیەکی تری هەرێمی کوردستان ینی بە شێوازێک دروست کراوە ڕێشوێنی تایبەتی بۆ دانراوە و فانی تایبەت بەخۆی هەیە بۆ ینی لە کاتی وەرزی گەرما و ئەوانە بتوانرێ ینی ئەو گەرما کە پلێگەرمەکانی بەرز دەبێتەوە سارد بکرێتەوە و شەوانە فانەکان ئیش پێ دەکرێت بۆ ئاڵوگۆڕکردن و هەتا ینی گەیشتینە مەرحەلەیەک ئەوەی کە فانەکان ناتوانرێ وەک پێویست گەرمەکە بپارێزێ ئێمە ڕێکاری ترمان هەیە کە ئاڵوگۆڕکردنیەتی لە بینی سایلۆکان ینی لە بینی دوو بەنز ینی دەتوانین عملیەکە ئاسانە زۆر بە شێوازێکی ڕێکوپێک دەتوانرێت سوود لە ئیشپێکردن لەو سایلۆ وەربگیرێت و سەلامەتی گەنمەکە لە بەرچاو بگیرێت. باشە کاک شەماڵ باست لەوە کرد کە تا ئێستا زۆر بە سەلامەتی ئەو گەنمەی هەیە کە هی پارساڵە هەڵگیرا و تا ئێستا ماوەتەوە ئەگەر ئەو گەنمەی پارساڵ هەڵگیرا و بەکار بهێنرێ ڕەنگە سایلۆکە بتوانرێ بۆ ساڵی داهاتوو بۆ نمونە بۆ ئەم ساڵ بتوانرێ بڕێکی زیاتر لە گەنم هەڵبگرێت
ئەو گەنمانەی کە ساڵانە دەمێنێتەوە یاخود ئەو گەنمەی کە جوتیاران دێن و ڕەنگە نەتوانێت تەواوی بڕەکان لێ بکڕێ هەوڵتان نەداوە لە ڕێگەی و بەرهێنانی بیانی و بە شێوازێکی تر بتوانن سوود لەم گەنمە وەربگرن هەم دەڤەرەکەش و هەم جوتیارانیش بتوانن سوودی لێ ببینن. سەبارەت بە گەرمی ناو سایلۆ سانەخان ینی ئەوە بابەتێکە ڕەبتی بە وەزارەتی بازرگانی عێراقی فیدراڵەوە هەیە ینی ئێمە وەکو سایلۆ یان هەتا وەکو هەرێمی کوردستان ناتوانین هیچ تەداخلاتێکی تێدا بکەین هەتا ئەوەی کە مانگانە بە شەعاردی هاوڵاتیان دیاری دەکرێت ینی لە سنووری سەلاحەتی هەرێم نییە کە بتوانێت کام سایل و هەڵبژێرێک کە گەدبی لێ بەڕێ بکرێت و ئەوانەش هەمووی لە دەسەڵاتی حکوومەتی فیدراڵە. ئێمە وەکو سایلۆی خۆمان ڕاستە ئێمە لە ڕووی ئیداری و لە ڕووی هەیکەلیەت و لە ڕووی فەرمانبەرەوە سەر بە وەزارەتی بازرگانی پیشتازی حکوومەتی هەرێمین بەڵام لە ڕووی ئیشکردن یان ئەو گەنمەی کە دێتە لای ئێمە و ئیشکردنمان بە حکوومەتی فیدراڵە. بۆیە ئەو بابەتە هەموو ینی بە هەموو کۆی ڕێنمایی و دەسەڵاتەکان لە دەسەڵاتی حکوومەتی واتە کاک شەماڵ هیچ هەماهەنگیەکتان نییە لەگەڵ وەزارەتی کوشت و کاڵ و وەزارەتی بازرگانیان بۆ ئەو بابەتانە؟ زیاتر ئەوەی کە هەش بێت ڕێنماییە ینی ڕێنماییە لە چاودێریکردن لە بەڕێوەچوونی ئیشوکار بە جوانی ئەگەر نا باقی زیاتر سەلاحەتی حکوومەتی فیدراڵە. بەڵێ ببوورە کۆستاویستە پرسیاریەوە کەم واتە هیچ لیژنەیەکەیە کە بتوانێت چاودێری ئیشوکارەکان بکە یاخود ڕێنمایەکان بزان بە چاوەتی جێبەجێ کراوە یاخودنا هیچ ژنێکی چاودێریە کە بتوانێت چاودێری ئەم کارانە بکات؟ بڵێ دیارە ساڵانی ڕابردوو بەهۆی ئەوەی کە ینی پەیوەندی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ باشتر بوو هەماهەنگی زیاتر بوو هەم لە ڕووی ئیداری هەم لە ڕووی کۆنتترۆلکردنی ئیشوکارەکان لە ڕووی چاودێریەوە زیاتر بوو بەڵام چەند ساڵێکە بەهۆی ساردی پەیوەندیەکان ئەو بابەتە بەغدا زیاتر کورتی کردوتەوە لەوەی کە ینی تەنیا وەرگرتنی گەنم پرۆسەکە تەواو بێ و باقی دواتر زۆر چاودێریەکی بەردەوامی نییە. بەڵام ئێمە لە وەزارەتی بازرگانی و بەڕێوەبراتی گشتی بازرگانی هەرێم لیژنات هەیە ینی مانگانە سەردان دەکەن سەبارەت بە پاراستن و چاودێریکردن و ئیداریاتی سایلۆکان. بەڵێ کاک شەماڵ جەنابەت بەڕێوەبەری سایلۆی ڕاپەڕینیت ینی ئاگاداری هەموو ئەو بابەتانە هەیت کە جوتیاران بەرهەمەکانیان نەهێنن. جوتیار ماوەیە گلەی ئەوەی هەبوو کە گەنمە هێنن و ڕۆن بەرەو سایلۆ ماوەیەکی زۆریان پێچێت بۆ ڕێکاری وەرگرتنی گەنمەکان لەلایەن سایلۆکانەوە. کار ئاسانیتان کردووە بۆی کە جوتیارێک بە سارەیەک بە ترێلەیەک بە گەڵابەیەک ئەم گەنما هێنێ بۆ لای ئێوە بۆ سایلۆکان بتوانن لە زووترین کاتە ڕێکارە ئیداریەکانی تەواو بکەن و یەکسەر گەنمەکەی لێوەربگرن. جاری وا هەبوو لە ساڵانی ڕابردووە ینی بە هەفتە سارە لە بەردەم سایلۆکان ئاوەستا تاکو سەرەیە هات بۆی گەنمەکەی لێوەربژیرێ. ئێستا ئەمە کارتان ئاسان کردوێتەوە بۆ جوتیارە؟ بەڵێ کاک کۆسەر سەبارەت بەو پرسیارەی جەنابەت ینی ئەوە گرفتێکی بەردەوام و گەورەی سایلۆکان بوو و بەردەم جوتیاران بوو. بەڵام سپاس بەخۆی گەورەیانی ئێمە لە 2007ەوە کە ئەم سایلۆ ڕاپەڕین کراوەتەوە توانراوە ئەو گرفتە بە هەوڵی لایەنی پەیوەندیدار ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین قایمەتە بە ڕێزەکان توانراوە ینی ئەو گرفتە بە تەواوەتی چارەسەر بکرێت. بە تایبەتی باسی ئەم ساڵت بۆ بکەم ینی بەپێی میکانیزمێک ئیش دەکەین تەنیا پشتگیری دەدرێت بەو جوتیارانێکە ئەمڕۆ یان ئەو ڕۆژە کە دێت بۆ سایلۆ یەکسەم مامەڵەی بۆ بکرێت و نەتوانرێ ینی جوتیار نەمێنێتەوە بۆ ڕۆژی دواتر. بۆیە ئەو گرفتە بە تەواوەتی لە سنووری سایلۆی ئێمە چارەسەر کراوە. باشە کاک شەماڵ با باز لە بابەتە گرنگەکە کەین ئەویش ئەوەیە هەر تۆنێک گەنم بە چەند وەردەگیرێت؟ بڵێ بۆ ئەم ساڵ دیارە نرخەکە گۆڕانکاری تێدا کراوە لە خوار و ناوەڕاست و شوێنەکان دوو جۆر نرخە بووە. یەکیان بەراوە کە بڕی 850,000 دینار دیاری کراوە بۆ تۆنێک پشتا و 800,000 دیاری کراوە. دیارە ئێمەش لە بەڕێوەبراتی گشتی کوشتکاڵی هەرێم
یان وەزارەتی کشتتوکاڵ هەموو ئەرزەکانی بە پشتا و نردووە بۆ کشتتوکاڵی فیدراڵ واتە بۆ هەرێمی کوردستان بۆ هەر تۆنێک 800,000 دینار دیاری کراوە. باش ئەم نرخە جیاوازیە لە چەند ساڵی ڕابردوودا کاک شەماڵ ئەگە جیاوازی هەیە چۆن بۆ چێم جیاوازی بۆ هۆکار چییە؟ دیارە پارساڵ سەرتاسەری عێراق بە بەرا و پشتا و یەک درخ دیاریکرا بوو کە بڕی 850,000 دینار و بۆ هەر تۆنێک. بەڵام ئەم ساڵ حکوومەتی فیدراڵ دەستکاری نرخەکانی کردووە و زیاتریش بەراو مەبەستی لە ئەوانەیە کە بیریان هەیە مەڕەشان هەیە کە مۆلی دە بەکاردێنن سوتەمەنی بەکاردێنن زیاتر تەرکیزیان بۆ ئەو خاڵە بووە کە نرخەکەی جیاوازە لەگەڵ ئەرزی دێمی کە 50,000 بۆ هەر تۆنێک جیاوازی هەیە. باش کاک شەماڵ کە جوتیار گەنمەکای هەنێ بۆ لای ئێوە ئەم ڕێکارانی بۆ گیرێتە بەر بۆ پارە و ڕسومات و شتەکەی یاخود ئێوە ڕەوانەی بڵین لایانی ئەو شوێنەیەکەن کە پەیوەست بێ بە وەرگرتنی پارە و بە چەک و شتەکانیەوە یعنی ئێوە چی ئەکەن لەم حاڵەتە بۆی جوتیار بەرچاوی ڕوون بێ ڕەنگە جوتیارەکەم ساڵێکم جاری بێ گەنمی بەرەم هێنابێ بۆی بزانێکە یەتە لای ئێوە لەوێ ئێوە چەک وشتی بۆ ئەکەن یاخود ئێوە تەنها وەرگرتنی گەنمتان لەسرە. بڵێ کاگ کۆسەر ینی دەمەوێت ڕوونکردنەوەک لەسەر ئەو پرسیاری جەنابەت دەم بەڕاستی دیارە بابەتی کشت و کاڵ کە ئێستا زیاتر تەرکیز لە سایلۆکان لەسەر گەنم دەکرێت دوو وەزارەتی پەیوەندیدار هەیە لەم بابەتەدا کە وەزارەتی کشت و کاڵە لە سەرەتای داچان و ئەوانە هەتا پێگەیشتنی گەنمەکە و درێنە دیارە ئەو بابەتە زیاتر پەیوەستە بە وەزارەتی کشت و کاڵ لە دوای وەرزی درێنە و ئەوانە وەرزی بە بازارکردن دێت کە تایبەتمەندیەکە تایبەتە بە وەزارەتی بازرگانی و پیشسازی دەچێتە بواری بازرگانی لای ئێمە کەس جوتیارێک سارە یان بەرهەڵگرێک گەنم دێنێت بۆ سایلۆ دیارە سەرەتا لە سایلۆ یادی بەتەواوەتی مامەڵەی پڕکردنەوەی فۆرم و ئۆشتانی بۆ دەکرێت دەچێت بۆ مختبەر گەنمەکەی لێ وەردەگیرێ نمونە فەحز دەکرێت و دواتر دەچێت بۆ قەپان و هەڵڕشن و ئەوانە دەگەڕێتەوە بۆ بەشە ئیداریەکانی لای خۆمان دەچێت بۆ کۆمپیوتەر وردبینی و دواتر دەچێت بۆ هۆبەی ژمێریاری لەوێەوە چەکەی بۆ دەکرێت ینی لە کاتی پێگەیشتنی گەنم ئەو بابەتە دەبێتە بابەتێکی بازرگانی و ڕۆبتی بە سایلۆ و وەزارەتی بازرگانی توانیت بڵێن زۆربەی زۆری ڕێکارەکان لای ئێوە جێبەجێ ئەکرێ بۆ جوتیار ئەمێنێتەوە ئەوەی کە چەکەکەی پێ و بڕاتێتتر کەی پارەکەی وەرەگیری حکوومەت کەی پارەکەی بۆ سەرفەکە وەنیە؟ بەڵێ بەتەکید کە گەیشتە هۆبەی ژمێریاری لەوێت چەکی پارەی بۆ دەکرێت و دواتر ئاراستەی ئەو بانقە دەکرێت کە پارەکەی لێدانراوە و جوتیار دەتوانێت لەوێ شایستەدارەکانی خۆی کاک شەماڵ لە قسەکانتە لە کاتی جوابی پرسیارەکەی منە کە ئەو ڕێکارانەی کە ئێوە ئایگرنە بەر بۆ جوتیاران باسی تاقیگەت کرد ئەم تاقیگەیە چییە و جوتیار چۆن ئەتوانێت گەنمەکەی لە تاقیگەکە ینی دەربچێت و ئێوە ئەو خاڵانەیە خود ئەو پۆینتانە چین کە لەناو ئەم تاقیگەیە بوونی هەیە بۆ ئەوەی کە بزانن گەنمەکەی گەنمێکی باشە بە کەڵی یەد وەری بگن یاخود گەنمەکەی خراپە یان هیچ ڕووداوێک حاڵەتێک لەم بابەتە هەبووە کە گەرمی جوتیارێک وەرنەگیرێت؟ بڵێ دیارە بابەتی سایلۆ مختبەر یان تاقیگە بەشێکی گرنگە لە پرۆسەی بە بازارکردنی گەنمی جوتیاران ئیشی مختبەر چییە؟ هەر جوتیارێکی بەڕێز کە ئۆتۆمبیلەکەی داخل دەکات بار هەڵگرەکەی داخل دەکات دەچێت بۆ لای مختبەر ئێمە دوو ئامێری وەرگرتنی گەنممان هەیە کە لە دەرەوە ڕاستەخۆ سامپڵ لە گەنمەکە وەردەگرێت دیارە شەفافە کامیرۆشتی لەسرە ینی پرۆسەیەکی زۆر شەفافە جوتیار لەوەیە ئەو سایەخەکەی لەوەیە دیارەکە نمونی ئەوە وەردەگیرێت دەچێت بۆ مختبەر و دواتر مەسئولی مختبەر بەپێی ئەو میکانیزمەی کە هەیە کە لای ئێمە و لای هەموو سایلۆکان دیارە بەو شێوازە ئیش دەکرێت کۆدێکی سڕی پێ دەدرێت بە گەنمەکە بۆی بچێت بۆ ژووری فاحیسەکان فاحیسەکان چەند ئێمە تقریبا 5 فاحیسی مختبەرمان هەیە نازانێ گەنم هی چێە هی تۆیە هی منە کەسی کە فەحسەکە ئەکان نازانێت کە ئەم گەنمەی چێە کۆدێکی چۆتە بەردەم و فەحسەکەی بۆتەوایە
بڵێ بڵێ ئەو برادرانەی کە لە ژووری مختبەرن ینی نازانێت ئەو گەنمەیکەیە چونکە بەناو ناچێت هیچ معلوماتێکی لەسەر نییە تەنیا کۆدێکی لەسرە بۆ ئەوەی ئیشی خۆی لەسەر بکات و دواتر مەسوولی مختبەر کە بزانێ ئەو کۆدە هی کام بارهەڵگرێ هی کام جوتیارەیە ئەو دەچێت لەوێت فحسەکانی خۆی لەسەر دەکات فحسەکان چییە بە نمونە گەنمێک چۆن بزانین هی ئەم ساڵە یان پار ساڵە چونکە بەپێی ئەو خوتەی تەسویقی یان بەپێی ئەو ڕێنمایان کە بەردەستە بۆ وەرگرتن کاتمان کەم ماوە تەنیا گەنمی کاتمان کەم ماوە بووی بە سەریعی وەڵام من بیتەوە ئەم مەرجانە یاخود ئەم خاڵانەی کە لەناو تاقیگەکەی هەیەن کە ئابێ گەنمەکە بەم خاڵانەیە تێپەڕە بەم پشکنینانە تێپەڕێ چێ دای ئەنێ خۆتانن یا وەزارەت بۆتان داهانێ نەخێر ئەو بابەتەکە کۆسەر پەیوەستە بە وەزارەتی بازرگانی حکوومەتی فیدراڵ لەوێوە ینی ڕێنمایی دەرچووە خوتێکی زراعیمان هەیە کە خوتێکی تەسویقیمان هەیە کە ئیش لەسەر ئەو بابەتە دەکرێت بۆ تەواوی پرۆسەکە جا ڕێنمایی تێدایە سەبارەت بە وەرگرتنی گەنم لە جوتیاران ڕێنمایی تێدایە سەبارەت بە هۆبەی ژمێریاری ڕێنمایی تێدایە سەبارەت بە وردبینی بە کۆمپیوتەر ئەو بابەتە پەیوەندی بە وەزارەتی بازرگانی فیدراڵ شەماڵ ڕەسوول بەڕێوەبەری سایلۆی ڕاپەڕی سوپاسم بەیانێک کە ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان نابوویت.